سڵاوتان لەبێت. ئامادەکاریەکان بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان دەستی پێکرد کە زۆری نەماوە ئیتر لیژنەکانی چاودێری نرخ و کوالەتی بەردەوام لە بازار و مارکێتەکان دەسوڕێنەوە. پلانی ژوایە ڕێگە نەدرێت کەس بە کەیفی خۆی نرخی شتومە گرام بکات یان کەلوپەلی ئێکسپایر بە هاوڵاتیان ساغ بکەنەوە. نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم ئەمڕۆ بە 964 وت ساڵانە لە بۆنە ئاینی و نەتەوەیەکان لیژنەکان لە هەموو بەڕێوەبەرایەتیەکان فراوانتر و دەستکراوەتر دەبن بۆ ئەوەی چاودێری دوکان و بازار و مارکێتەکان بکەن و دڵنیایی بە هاوڵاتیان بدەن کە نرخەکان گران نابن و کاڵاکانیش بە کوالەتی باش و تەندروست دەکاتە دەستیان. وتیشی لیژنەکانمان لە سێکاتی جیاوازدا چاودێری بازار دەکەن، بەیانیان و دوای نیوەڕوان و هەروەها پاشێوانیش. نەوزاد شێخ کامیل باسی لەوەش کرد ئەو سزایی بۆ سەرپێچکاران دانراوە لە 50,000 دینارەوە دەست پێ دەکات تا 5 ملیۆن دینار. سزای دووەمیشیان داخستنی شوێنەکەی لە 3 ڕۆژ هەتاوەکو 10 ڕۆژ. ئەگەر ئیشەکە لەوەش گەورەتر بێ سزاکەی سێیەمیش هەیە و دەدرێتە دادگا. حکوومەتی عێراق تەوقی زیاتر دەخاتە سەر خاڵە گومرگیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان و دەیەوێت کۆنتڕۆڵی هەموو شتێک بکات. بۆ ئەمەش دەستەی گشتی گومرگی عێراق ڕایگەیاند چوار نووسینگەی گومرگی بە درێژایی سنوورەکان لەگەڵ کوردستان دەکەنەوە. مەبەست لەو کارانە ئەوەیە ئیتر هەر کەلوپەلێکی کوردستان بچێتە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق گومرگی لێ وەردەگیرێت. ئەمەش ئەرکێکی ترە دەکەوێتە سەر بازرگانان و جوتیاران و خاوەنکارەکانی کوردستان کە شتومەک دەبەنە ناوەڕاستی عێراق و باشووری عێراق. بە گوێرەی ڕاگەیاندراوی دەستەکان نووسینگەکان لە بازگەکانی ئەلسەد لە مووسڵ و بازگەکانی دارەمان و چیمەن لە کەرکووک و هەروەها بازگەی باوە مەحموود لە سنووری گەرمیان و سلێمانی دەبن. کردنەوەی نووسینگەکان پێدەچێت چوبێتە بواری جێبەجێکردنەوە. سیستمی ئۆتۆماتیکی ئیسکۆدی تێدا جێبەجێ دەکرێت و داتاکان لەگەڵ وڵاتانی هەناردەکار ئاڵوگۆڕ دەکرێت. ئەمەش بۆ دڵنیابوون لە جێبەجێکردنی باجی یەکگرتوودا. دەستەکە دەڵێن دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان ئۆتۆماتیکی نین و بۆ هۆیەوە پابەندنین بۆ باجانەی کە لە دەواازە سنووریەکانی حکوومەتی فیدراڵی وەردەگیرن. ساڵ کە خۆ مرۆڤایەتی دایناوە 12 مانگە و مانگ 30 ڕۆژە، بەڵام لە کوردستان بووەتە 7 مانگ و مانگیش بووەتە 45 بۆ 50 ڕۆژ. ئەمە قسەی خانشینێکی سلێمانی بوو بۆ مایکی 964. نیوەڕۆی ئەمڕۆ موچەی مانگیەکی ئەمساڵ دابەش کرا دوای ئەوەی شەوی ڕابردوو لیستی موچە بڵاو کرایەوە، بەڵام بەشێک لە خانشینان هەر لە بەیانی زوو ئەمڕۆ چوون بۆ موچەکانیان. ئەوان دەڵێن ساڵ لە کوردستان 7 مانگە و دەبێت بە قەرز بژین. خانشینێک لە کاژمێر دوی شەوە بەڕێکەوتووە، دەژڵێت نەمزانی بوو نیوەڕۆ موچەکە دابەش دەکرێت. چی بکەم؟ کرێچیم و قەرزارم. ئەوەی وەری دەگرم هیچی لێ نامێنێتەوە ناتوانم قەرزەکەشمی پێ بدەمەوە. خانشینێکی دیکە بۆ مایکی 964 قسەی کرد. لە ئێستاوە خەمی مانگی ڕەمەزانێتی و دەڵێت ڕەمەزان هەموو شتێکی دەوێت. ئەو بە حەسرەتەوە دەڵێت 3 مانگە دەمم بەرگۆشت نەکەوتووە. ئەو موچەی وەری دەگرم هیچم بۆ نامێنێتەوە. ئەمڕۆ خێرخوازێک دوو دەبەنەوتی بۆ هێناوم، بۆیە من داوای ڕەحمەت لە خوددا دەکەم. لەوانەیەکی جیاواز و داهێنەرانەدا مامۆستاکی قوتابخانەی شەروێت لە سنووری ژاراوە وانەی کۆمەڵی خۆری لە تیۆریەوە کردووە پراکتیکی و گۆڕەپانی قوتابخانەکەی کردووە بۆشایی ئاسمان. وەک لە دیمەنەکاندا دەردەکەوێت مامۆستا هێرۆ فەتاح کە مامۆستای وانەی کۆمەڵایەتی قوتابخانەکەیە ڕۆڵی بەسەر قوتابیەکاندا دابش کردووە. قوتابێک بۆتە خۆر و قوتابێکی دیکەش بە پێی ڕیزبەندی بۆتە هەسارەکانی کۆمەڵی خۆر وەک مەریخ و زەوی و موشتەری و هەسارەکانی دیکە. ئەوەی جێگای سەرنجە قوتابیەکان وەک هەسارە بە هەمان شێوەی زانستی و بە خێرایی جیاواز بە دەوری خۆردا دەسوڕێنەوە. وەک مامۆستا هێرۆ بۆ 964 باسی دەکات. ئەم شێوازەوانەیە سەرنجی قوتابیانی ڕاکێشاوە و وای کردووە بە ئاسانی لە جوڵەی هەسارەکان تێبگەن لە بری ئەوەی تەنیا لەسەر کتێب و وێنەکان ببینن، خۆیان دەبنا بەشێک لە گەردون. هەر شاد.